فەهیمە واحید مەجید، چیرۆکی ئەم دەشتی زام و برینە، چیرۆکی تێپەڕینە بەناو گەردەلوولی ئاگری نەمرودەکەی سەردەما، داستانی هەزاران جار زیندوو بوونەوە و مردنە، ساڕێژی برینە بە برین و شتنەوەی فرمێسکە بە خوێن و شکاندنی تینوێتیە بە ئاگر. مەگەر ئەکرێ بە چەندێڕێک ئەم هەموو ماڵوێرانی و ئاوارەی و ڕاکردن لە دەست بەعس و بێسەر و شوێنبوونی حەوت مناڵ لەوەی شومەکەی ئەنفال و شەهید بوونی برایەکی پێشمەرگە و دوورکەوتنەوە بۆ بیابانەکانی باشوور بنووسیەوە. خاتوو فەهیمە ساڵی 1952 لە گوندی گۆڕەشەلەی ناحیەی قۆرەت و سەر بە قەزای خانەقین لەدایک بووە. ساڵی 1970 بۆتە هاوسەری شێخ عەبدوڵڵا تەیبی ئامۆزای کە ئەویش بۆ خۆی داستانێکە لە نەبەردی، پێشمەرگەیەکی ئازا کە چەندین جارگیراوە و بریندار بووە، پارتیزانی ساڵانی دوای ئەنفال و قوربانیەکی چەکی کیمیاییە، پێکەوە 12 منداڵ واتە 9 کچ و 3 کوڕیان هەبوو. ساڵی 1975 دوای شۆڕشی ئەیلول گوندەکەیان سەنگەر ڕووخاو ئاوارەی ئێران بوون و دواتریش ڕاگوێزران بۆ بیابانەکانی باشووری عێراق. ساڵی 1984 لەبەر ئەوەی هاوسەرەکەی بوو بە پێشمەرگە، ئەویش لەگەڵ منداڵەکانی ڕوویان کردە شاخ لە گوندی وڕێلە سەر بە ناحیەی بێپاز لە سنووری تیپی 53 شیروانە گیرسانەوە. ساڵی 1988 و سوپای بەعس وەک سن و کولە بەربوونە گەرمیان و قەرەداغ، ئەمانیش ئەبوو بەو دۆخە ئاڵۆز و شپەرزەیەوە گوندەکە جێبهێڵن و خۆ لە چاوی جێش و جاژونکەن. بە ناچاری بوونە چەند گروپێک، هەر چەند مناڵ و گەورەیەک بە ئاراستەیەکدا ڕۆشتن، بەو نیازەی دواتر هەمووان لە شوێنێک یەک بگرنەوە. بەڵام بەداخەوە ڕێگاکان لەسەر هیچ کانی و تەپۆڵکە و ئەشکەوتێک یەکیان نەگرتەوە و شاد بوونەوەیان بە یەکتر زمانم لاڵ ڕەنگە بگاتە قیامەت، ئەگەرچی خۆی ئەو ڕۆژە هەر قیامەت بوو. ئاخر ڕۆژ لەوە سەختتر کە بە جارێک 6 منداڵ پەخشان و ژیان و مەهاباد و شنۆ و دڵشاد و ئازاد و کچەزایەکیان بە ناوی هێژا ڕەشەبای ئەنفال لەگەڵ خۆی ڕایەن پێچێ و بیانبات. قیامەت لەوە سەختتر کە تا ئێستاش دوای 38 ساڵ لەگەڵ هەموو زەنگی دەرگایەک ئەو وا بزانێ یەکێک لەو حەوت ئازیز و جگەرگۆشەیەتی کە گەڕاونەتەوە و لە دەرگا ئەدەن. ڕۆژ لەوە ڕەشتر چییە؟ تابان و پەخشانی کچی دوانە بوون، پەخشان ئەنفال بردی و تابان بەجەستە زیندووە، بەڵام تا ئێستا نەیتوانیوە و دڵی نەهاتووە مۆمێک بۆ جەژنی لەدایک بوونی بەبێ خوشکە دوانەکەی هەڵبکات. ئیتر خاتوو فەهیم و باقیاتی ئەو مناڵانەی بەناو ئاگری ئەنفالەکەی نەمرودی سەردەما دەربازیان بوو، بە ناچاری و دوای ماوەیەک خۆ حەشاردان ڕوویان کردە قەندیل و دوای دابڕانێکی زۆر هاوسەرە پێشمەرگەکەی بینیەوە. کاتێکیش باسی مەینەتی و نەهامەتیەکانی دەکرێت، ئەم ژنە بە جەرگا، ئەم سەنگی سەبورە، ئەم کێوی ئازارە بەسەر برینەکانیا بازەدا و دڵخۆشی هاوسەرەکەی ئەداتەوە و ئەڵێ دڵخۆش بەبەوەی کە هێشتا نیوەی مناڵەکانمان ماون، هێشتا ئەتوانین سەر لە نوێژیان بۆ خانەوادەکەمان دروست بکەینەوە. ماوەیەک لە قەندیل بوون، پاشان لە دوا ڕۆژەکانی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ سوپا دڕ و خوێن ڕێژەکەی بەعس دیسان ڕێگەی سەخت و پڕ لە مەرگی بەرەو سنوورەکانی ئێرانیان گرتە بەر و لە ئۆردوگای سەریاسی پاوە مانەوە. خاتوو فەهیم ئەڵێ بە تەنیا هەر قاچم ئەڕۆشتن، ڕۆح و دڵم لە قەندیل لای پێشمەرگەکان بەجێما. ئەو بەبێ هاوسەرەکەی ڕۆشت، چونکە شێخ عەبدوڵڵای هاوسەری بڕیاری دابوو وەک پارتیزان لە کوردستان بمێنێتەوە. دوایین 2 منداڵی ئەم دایک و باوکە، کوڕێک کە بە ناوی ساڕێژ و کچێکیش بە ناوی بەختەوەر، کوڕەکەیان ناونا ساڕێژ بەڵکو ساڕێژی برین و ئازاری بێسەر و شوێنبوونی خوشک و براکانی بکات و بەختەوەریش بۆ ئەوەی ئیتر دوای ئەو هەموو ڕەشبەختیە خۆشبەختی ڕوویان تێبکات. خاتوو فەهیم ژنە خۆڕاگر و بە ویقارەکەی گەرمیان دایکی ئەو پۆلە شەهیدەی کە تەنیا ئارەزوی یەکدەنگی کورد لە بەغدا و گێڕانەوەی ڕووفاتی ئەنفال کراوانە، ئێستا بە سەربەرزی لە ناوماندا دانیشتووە تا ئەمڕۆ بە شانازیەوە خەڵاتی زێڕینی بلەی پێشکەش بکرێت.